Hello, my dear students. Today we are going to talk about moral verb and possibilities in Unit 9. You have this topic in your class book and in your grammar friends. سلااو خوێندکارە خۆشەویستەکانم ئەمڕۆ باسی وانەیەکی تازاکەین ئەویش ڕێزمانی یونتی ناینە کە possibility و modal verbi تایە. بابزانین چیە و چۆن بەکارە لە grammar friendەکەتانە ئەم بابەتە هەیە و لە class bookەکەشتانە هەیە. Grammar Friend Unit 9 page 64 Grammar Friendەکەتان بکەنەوە لاپەڕە 64 Unity 9. خوێندکارە خۆشەویستەکانم سەرەتا لە Grammar Friendەکەتانەوە دەست پێ یەکەم لەبەرەوەی لێرە شەرحێکی باشترمان هەیە و ڕوونتر دەتوانین لی تێبگەین وەکو لەم شەرحێکە لە کلاس بووکەکە هەیە و لێرەوە دەست پێ یەکەین دواترەچینەوە سەر کلاس بووکەکە باسی moral verb و possibilities سەکەین بابزانین چییە سەرەتا بامە بخوێنینەوە. Tom is a really good skateboarder. Yes, he is. I think he might win the competition. He could become a famous sportsman one day. ئەڵێکی تۆمی بەڕاستی سکیتبۆردەرێکی زۆر باشە ئەویشەڵێ بەڵێ لەوانەیە پێشبڕکێکە بەرێتەوە ماوەتنیشەڵێ لەوانەیە ڕۆژێک بێ بە یاریزانێکی زۆر بەناوبان سەرکەکە قسەکانەکەن ئەڵێ لەوانەیە بیباتەوە لەوانەیە ڕۆژێک ببێ بە یاریزانێکی زۆر بەناوبان دیقەتی might و could بن. May, might and could are moral verbs. May you, might to could چین moral verben. We use them to talk about things that are possible now or in the future. ئێمە may you, might to could بەکارەهێنین بۆ ئەوەی باسی ئەو شتانە بکەین کە لە ئێستاە شیاون یان بڵین گونجاون یا بڵین ئەگەری ڕوودانیان هەیە لە ئێستاە یان لە داهاتووە یانی شتێکە تۆ لە سایسە دڵنیانی تۆچی سەری یاریەکەکەی ئەڵی لەوانەیە ئەم تیمە بیباتەوە لەوانەیە ئەو تیمە بیباتەوە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان تۆمی ببێ بە یاریزانێکی بەناوبانک لەوانەش نییە لەوانەیە شتێکی لێ بەسەر بێ دەتوانێت و ئێستا باش یاریکە کەواتە تۆکە لە شتێک دوودڵ بووی بەڵام ئەگەرێک هەبوو چی بەکارەهێنی may و might و could بۆ نموناڵە he might win لەوانەیە بیباتەوە he could become a famous sportsman لەوانەیە ببێ بە یاریزانێکی زۆر بەناوبانگ لەوانەیە ببێت بە یاریزانێکی بەناوبانگ جیاوازی may و might و could چیە لە بەکارهێنانە Alet, there is no important difference between the use of these three morals. ئەڵێ جیاوازیەکی وا گرنگ نییە لە بەکارهێنانی هەرێکێک لەم سێ مۆراڵە یعنی ئەگەر تۆ بڵێ it may rain یا بڵێ it might rain یا بڵێ it could rain جیاوازیەکی وانیە لە نێوانیانە هەروەها سەیری ئەمە بکەن جارەکانی پێشوو کە بەکارمانەهێنا بۆ نمونە ڕۆینەکە ئەمانوت لەبەرەوەی سەبجەکتەکە سنگوڵەیە بۆ نمونە ڕین ئێسی پێوەکەین باشە لێرە ئەڵێ he might win ئەمانوت for example we said if he wins the game ئەگەر یاریەکە بەرێتەوە کە ئفمان بەکارهێنەیە لە شتەکانی ترە ئەمانوت کە هی و شی و ئتمان هەبوو ڤێربەکە ئێسی پێوەکەین بەڵام هەر کاتێک مایتمان هەبوو کودمان هەبوو مەیمان هەبوو بە هیچ شێوەیەک ئێسی third person singuڵەمان نامێنێ ئەو ئێسەمان نامێنێ بۆ نمونە ناڵین it might rains ئەوە بە هەموو شێوەیەک قەدەغێ و هەڵەیە ناڵین it could rains it might rains it may rains بە هیچ جۆرە نابێت ئەو ئێسەمان هەبێت هەر کاتێک مۆڕۆڵەکانمان بەکارهێنا بە هیچ جۆرە ئەو ئێسە بەکار ناهێنین تەنانەت ئەگەر هی و شی و ئەتیشمان هەبێ و سەبجەکتەکە سینگوڵەر بێ با بزانین moral verb چۆن بەکارەهێنین modal verbەکەمان هەیە دوای ئەوە base form واتە moral verbەکە دانین might, could or may دوای ئەوە verbەکە کە هەمانە ئەبێ base بێ واتە هیچ شتێکی پێوەنە لەکا بێت verbەکە بێ base بێ ئەی نەگەرڤەکەی چۆنە چۆن بکەین بە negative moral verbەکە دانین دوای ئەوە not دانین اینجا base form کەواتە جیاوازی چێ لە نێوان ئەم دوانەیە لەمایانە تەنها نۆتێک ئەخەیتە دوای مۆڕەڵ ڤەربەکە گرتوێ بیکەی بە نەگەتیڤ کەواتە نەگەتیڤەکەی زۆر ئاسانە مۆڕەڵ ڤەربەکە دانیتەوە نۆتێک ئەخەیتە دوای و ئینجا ڤەربەکەیت واتە لە پێش ڤەربەکەوە بۆ
پوینتێکی ترمان هەیە ئەڵێت we can also use may, might and could who's the first conditional to talk about things that are possible in the future. ئێمە ئەتوانین may و might و could بەکاربێنین لەگەڵ first conditionalە بۆی باسی ئەو شتانە بکەین کە ئەگەری ڕوودانی هەیە لە داهاتووە. چۆن؟ If the first action happens, the second action is possible. ئەگەری یەکەم action ڕووبە دووەم action ئەگەری ڕوودانی هەیە. بیرتانە first conditional لە دوو action پێک هاتبوو. Kawata, if you do lots of running, if the first action happens, you could win the race. The second action is possible. Agar zor rabkei, agari hai peshburke kabaritawa. Agar zor rabkei, lawane peshburke kabaritawa. Atwani peshburke kabaritawa. Basha, kawata. Atwanin mayu might could le first conditional bakarbenin. First conditional lawane grammari peshua basman kirt. بوقتا بياني كا فيديو كان نبينيوا أتوانن قولا first conditional بقرن إنجا بين سعي أم درس بكن لبروي تعرضيك ربطي بيكو هي first conditional وتمان لدو بارت بيكيت أتواني ليكي لبارت كانيا ميو مايتو كود بكار بيني أتواني بارتي دوام ألو غور بيكي كي بون من بلاي you could win the race if you do lots of running. If you do lots of running you could win the race بحر شوي كان بيت. Point دوای ئەوە use will and want to talk about things that will be true in the future. ئێمە will و want بەکارەهێنین بۆ باسکردنی ئەو شتانەی کە ڕاستە بێ لە داهاتووە. واتە شتێکە تۆ بە ڕێژەیەکی زۆر دڵنیای لێی شتەکە ئاشکرا و ڕوونە وەکو may و might و could نییە کە بڵێ possibilityە کە بڵێ ئەگەری هەیە وەکو ئەوان نییە شتەکە ئاشکرا و ڕوونە کە وا ئەبێت. بۆ نمونە ئەڵێ چی if you do lots of running you will be very healthy. ئەگەر زۆر ڕابکەی زۆر تەندروستە بیت. ئەوە هیچ شکوگومانێکی تیانە تۆ گەر ڕابکەی تەندروستە بی بۆیە وڵی بەکارهێناوە. ئینجاڵێت if the first action happens ئەگەر ڕووداوی یەکەم ڕووبات بۆ نمونە کاڵی if you do lots of running ئەگەر ڕووداوی یەکەم ڕووبە the second action will happen دووەمیش ڕوو ئەیات. If you do lots of running, you will be very healthy. كواتە جیاوازی may و might و could چیە لەگەڵ وڵا لێرەیە may و might و could ئەگەری هەیە لەوانەیە لە سایەسە تۆ دڵنیانی لەو شتە شتێکە تۆ وەکو بڵێ گریمانەیەک دانی ئەڵێ لەوانەیە ئەم شتە ببێ لەوانەیە نەبێت بەڵام لەمەی تریانە دڵنیای لێی. Listening 78. Listen and read. What has Professor invented? What are those, Professor? They're my new invention. They're excellent exercise boots. Let's test them. Oh, the boots feel good. Wonderful! They'll be a big success. I'm turning them on now. Help! Professor! I can't stop! Oh dear. I might need to do more work on those boots. Moral verb B class بووگەکەتان lesson 3 unit 9 page 82. Use may, might and could to talk about present and future possibilities. لەو شەرحەی پێشترا وتمان ئێمە may و might و could بەکارێنین بۆ شتێکە شیاو بێ و ئەگەری ڕوودانی هەبێ. ئەگەر ئەو شتە لە ئێستایە وا بێت یان ئەگەر لە داهاتووە بێ فەرق ناکات. باشە تۆ ئەگەرێک بۆ شتێک دانەی لە ئێستایە یان لە داهاتووە. بەڵام ئەی will لە چ کاتێکا بەکارێنین بۆ future definites. واتە چی؟ شتێکە کە تۆ دڵنیای لێ لە سایەسا شتێکە ئاشکرا و ڕوونە. تەنها جیاوازەکەیان ئەوەیە ئەمیان دوو دڵی لێ یعنی ئەگەری هەیە لەوانەیە لەوانە نییە بەڵام لەمایانە تۆ شتەکە چۆنەڵێ definitely باشە دڵنیای لێیت و ئەگەری ڕوودانی هەیە واتە شتەکە ئاشکرا و ڕوونە کە ڕوو ئەیات بەڵام لێرە لەوانەیە ڕوونەیات تۆ تەنها گریمانەیەکە ئەیڵێ. Number 3 read and circle.
If it is sunny tomorrow, we could have a picnic. أجر بياني هتاوبت لانه بچين بو سيران. لانه سيران بكين. باشا بوچی وانتی هل بدنا بجاردو بیگه بکردی. أجر بياني هتاوبت ناچین بو سيران. أي بوچی كيچن بو سيران. سيران لكاتي جوي كي خوش عكري نق لكاتك به باران و بفر و توفان بيت. كواتا هربواتا كي اما واقعينيا اشتكا دياركا وانتي بونا بي وكودا اگر جو خوش بي لانه بچين بو سيران. Number 2. We back يكم جاري كي كان علم دواي اوي تريان زين بكاميان درجة يكميان. We might go to a restaurant لوانه بچين بو restaurant we will decide tomorrow باني بريارين. We will go to a restaurant أچين بو restaurant we will decide tomorrow باني قرارين. باشا اگر ول هل بجيري بوچلي باني قراري لئين توكا ول هل بجارد بس اصدل نيه لشتكا بيزنا كباني بريار بيتو بيري لكيتا كواتا might هل بجيرين ألين او جافكشم أزمتين ما yeah we might go to a restaurant لو أنا بچين بو restaurant we will decide tomorrow سوين قرارين سوين بريارين واجوانترا might هل بجيري لبروي اگر وله هالبجار بيست بم بارتي دو منابه ومعدم هتا مجبوري كمايت هالبجاري. Number 3. The children won't play outside if it doesn't rain. منالكان لدرو ياري ناكن اگر باران نباره. يعني چي؟ يعني اگر باران بباره لدرو ياري يكن رك بواتك ديارك won't هال نابجاري. The children may play outside if it doesn't rain. منالكان لوانه لدرو ياري بكن اگر باران نبارد. Number 4. If you eat a lot of junk food اگر junk food زور بخوي you could get health problems. لوانه توشي كشي تندرستي ببيت. بلام اگر بلين if you eat a lot of junk food اگر junk food زور بخوي you won't get health problems. توشي كشي تندرستي نبي. وانيا تو اگر همبرگرو غازو امشتانا زور بخويت بدنيايو دوای ماويك توشي كشي تندرستي بي. كواتا او وانتو به هیچ شویک نبید کود حالا بجیری اگر جنک فود بخوی لانه توشی کشی تندرستی ببی. If I'm very tired اگر من زور هیلاک بم I won't go to bed early tonight. اگر want حال بجیری اگر زور هیلاک بم امشو زو ناچم بخوام بلام اگر مایت حال بجیری اگر امشو اگر زور هیلاک بم لوانه زو بچم بخوام. طبعا اگر هیلاک به زوه چه بخواه نقبل اگر هیلاک بم ناچم زو بخوام بعکسه تو تا هیلاک تربی روژکا زو ترخوی که اتلیرش مای طلب جیری. The last one. Julie will be happy if her team wins the match. Julie خوش حاله بید اگر تیمکی بیبناوه. Julie may be happy if her team wins the match. Julie لوانه خوش حال بید اگر تیمکی یارکا بریتا. تو اگر لتیمکا بیو تیمکو یارکا بریتاوه خوش حاله بی یا پیو ناخوشه بید. بدلنیایی و خوش حاله بی. شتیکا دلنیاین لی تو لتیمکا بید حزقی تیمکی خود بی باتاوه کواتا Julie will be happy if her team wins the match. Julie خوش حاله بی اگر تیمکی بی باتاوه. شتیک نیه دو دل بی لی لوانه خوش حال بی نخر به هیچ جورک. Julie خوش حاله بی اگر تیمکی بی باتاوه. Number 4. Speaking up. پرسیار کردن و وەڵام مانەوەیە. زۆر ئاسانە ڕۆژانی تر یونتەکانی تر لەگەڵەوەی بە قسەکردن ئەمانوت لەسەر تەختەش ئەمان نووسیەوە لەسەر بۆردەکە دوایش لە دەفتەر ئەمان نووسی بووی کاتێکە لە ئیمتیحانە سعیوتیا کرد هەر لەبەر چاوتا بێ وەڵام ئەڕاستەکان. ئێستاش بە هەمان شێوە من ئەم ڕسمەیتان بۆکەم ئێوەش ئەمانم بۆ خەنە سەر دەفتەر و خۆتانەیکەن واتامە هۆمۆرکی یەکەمی ئێوەیە. سریم example بکن یکم دانه خوی کردویتی. What are you doing on Saturday? If it is sunny, I might play basketball. پرسیارەکە بە شێوەیەکی بۆ ئەمان بکەین بڵین What are you doing on Saturday? ئەڵێکی If it is sunny, I might go to the park. If it is sunny, I may go to the park. ئەمان What are you doing on Saturday? If it is sunny, I might not watch TV. باشە I may not watch TV. I could not watch TV. وتمان نگرفت چون بکارهنی might plus not. مودلکه بکارهنی not اخیتا دوایو بمشوه. امیان هومورکا خوتن سه پرسیار بکن و سه جوابیشی ببنوسن.
page 64 grammar friend ئەم ڕاهێنانانەمان هەیە کە ئەبێ خۆتان بیکەن ئەمەی خواری لاپەڕە 64 ئەڵێ تێکستەکە بخوێنەرەوە و سەرکڵی مۆڵ بەربەکان کە لاپەڕە 65 لاپەڕە 65 هەروەها لاپەڕە 66 و لاپەڕە 66 و لاپەڕە 67 ڕاستە چوار لاپەڕەیە بەڵام ئەم لاپەڕیان هەروەی خوارەوەیە زۆربەی شتەکان هەڵبژاردنە کاتێکی زۆرتان لێنابا و دەستان باش پێڕایە و ڕاهێنانی زۆر چاکی تێوە هەر کامێکیش پرسیارتان هەبوو ئەتوانن پێم بڵێن هۆمۆرکی یەکەمتانەوەی کلاس بووگەکە بوو ئەوەی بارانەکە وتم سێ ڕستەی لەسەر بنووسن لەسەر دەفتەرەکەتان و بۆ منێرن دووەم دانە گرامە فرێندەکەتانە بۆ منێرن ئەم چوار لاپەڕەیە سێم هۆمۆرکتان گرامە تایمە لە گرامە تایم گرامەر هەتاوەکو کوێ گەیشتوین هەلیەکەن واتە ئەوەی کە حەقی بە پۆسیبڵەتی مەی و مایت و کودەوە هەیە ئەبێت تا ئەبێ و هەڵکردبێ لە وەرکبووکەکەتە وجگەلەوە وەرکبووکیش Unit 9 Workbook Unit 9 Lesson 3 ئەبێ بکەی کەواتە لە وەرکبووکە چی ئەەکەی لە کلاسبووکە چی ئەەکەی لە گرامە فرێندە چی ئەەکەی جارێکی تر بۆتان ئەڵێمەوە گرامە فرێند ئەو چوار لاپەڕەیی کە وتمان کلاسبووک سێ ڕستەکە کە لەسەر هەور و بارانەکەیکەی وەرکبووکە گەشتان گرامە تایم ئەوەی هەتاوەکو گەیشتوین تاوەکو ئێرا بێ ئەمانەشو کردبێ و هەروەها لە وەرکبووکەکە تا شتێکی ترێکە هەیە ئەیکەیتە سەر Unit 9 Lesson 3 گرامە یەک لاپەڕەیە ئەوەش ئەەکەیت هۆمۆرکەکان لەوانەیە بەوتن زۆر بێ بەڵام کە حەلیەکەی هیچ نییە و زۆر کەمە و ئێوەش هەمووتان خوێندکاری باش و زیرەکن دڵنیان بە ئاسانی هەموو شتەکان شیکارەکەن و بۆ منێرن بەڵام تکایە کە هۆمۆرکەکانتان نارد ناوی خۆتانی لەسەر بنووسن یان لەسەر کتێبەکە یان بە بەرنامە لەسەر ئەو ڕسمە دەیبنێن کە ئەینێرن بۆ مامۆستاکان بۆی بزانم کە کامە هیکێ و ناوەکە ئاشکرا و ڕوون بێ و دیار بێ هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن پرسیارەکەتان لە کۆمنت دابنێن یاخود خۆم ئاگادار بکەنەوە بە زووترین کات وەڵامتانێمەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک هەتاوەکو وانەی داهاتوو بای